چەند هەفتەیەکە مانگرتنە بەردەوامە بە تایبەتی زیاتر مانگرتنەکە لە سنووری پارێزگای سلێمانۆ و پارێزگای هەڵەبجە و گرمیان بەدی دەکە بۆ زیاتر قسەکردن لەسەرەوە کە دوا بڕیار چییە کە باسەوەیەکی کە مامۆستایان مانگرتنەکانیان شکاندووە کە لە هەفتەیەک ڕۆژ مانگ دەگەرن بوو لە هەفتەیەک ڕۆژ ئەو ڕۆژە کەمەیە و لەبەرچی بۆ زیاتر قسەکردن لەسەرەمە ئەوات حەسەن مامۆستا لە سوودەکانمە لە سلێمانی لەگەڵمانە. ولی مامۆستاوات دەم باش ئەمە لەوە دەست پێ بکەم ئێوە وەکو مامۆستایانی مانگرتو بڕیارتان داوە کە مانگرتنەکە بشکێنن بەڵام لە هەفتەیەکە تەنها یەک ڕۆژ مانگرتن ئەنجام بدەن ئەمە لەبەرچی؟ سەرەتا سپاس بۆ NRT سپاس بۆ بینەرانتان. ئەمە ئەوە ڕاستکەمەوە کە ئێمە مانگرتنمان نەشکانەوە بە هیچ شێوەیەک و ئێمە شێوازی ئەو خەباتەمان گۆڕیوە بە شێوازێکی نوێ ئەویش لەبەر چەند هۆکارێک یەکەم لەبەرەوەی کە هێزە ئەمنیەکان ئەمانزانی کە تەحملی ئەوە ناکەن بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ خیناقیان لەسەر تونگە کردین و جادەکەیان لێگرتین و خزانیانی زاویەکەوە کە ڕێگەیان پێ نادا بە هیچ شێوەیەک ئێمە تەنانەت بە مۆبایلەکانمان فۆتۆ بگرین یاخود ڤیدیۆ بگرین ڕاگەیاندن گەماروی ڕاگەیاندنیان خستە سەرمان و ئەمانزانی کە ئەمە پێشاتی تری بەدوایە و ڕەنگە خۆپیشاندانەکان بە ئاکارێکی ترا بەرن ئەمە وەکو ڕاستکردنەوەیەک بۆ پرسیارەکەی بەڕێزت ئێمە بەڵام پێتوان نیە لە هەفتەیەکە کە یەک ڕۆژ بێ پێشتر هەموو ڕۆژێک بوو لە هەفتەیەکە یەک ڕۆژ ئەمە بە خۆشکاندنی مانگرتن نەبێ؟ نانە ئەمەش ئێمە بەڕاستی چی ئێمە هێنایە سەرجادە ئێمە هاوخەمیمان لەگەڵ کۆمەلگا پەرۆشیمان و هەستکردن بەو ئازارانی کە کۆمەلگا هەستی پێکە ئێمە هێنایە سەرجادە ئێمە لە ئازاری کۆمەلگا ئێمەی هاندابێنە سەرجادە ئێستش کە ئەزانین دەسەڵات بێباکە لەوەی کە ئێمە ئەیکەین ئەزانین کە لایەنێکی دیاریکراو ئەیەوێت کە شارێک سزا با بەهۆی ئەوەی کە خۆپیشاندانی تایە بە ئیمزایەک بە ئیمزای وەزیرێکە و ساڵی بۆ بە خوێندن هەژمار نەکات ئێمە بەڕاستی لەبەر ئەوەی وامان کردووە کە تەنها ڕۆژانی شەممە درێژە بە خۆپیشاندانەکانە دەین لە ڕۆژان لە کاتژمێرنەوە بۆ کاتژمێر 12 دەنا ئێمە بە هیچ شێوەیەک خۆپیشاندانمان نەشکاندووە و بایکۆتمان نەشکانوە ئێمە بەردەوامین ئەوە ئێمە چەند فاکتەری وای لێکردوون یەکەم لەوە 21 ڕۆژ ئێمە لەسەر جادەین ژمارەیەکی زۆر هەزاران مامۆستایان لەگەڵمان خۆپیشاندانەکەن بەڵام بەڕێوەبەرەکانی پەروەردە لە سنووری پارێزگای سلێمانی داوایان کردبوو کە مامۆستایان مانگرتن بشکێنە بچنە وڵەکانی خوێندن. ڕاستەکەی و بەڕێوەبەرانە هەمووی نەک هەمووی زۆرینیان بە تەسکەی حزب دانراون زۆرینیان بە ئاماژەی حزب هەڵسوکەوتەکەن ئەوانە تەمسیلی ئێمە ناکەن وەکو مامۆستایان و تەمسیلی سێکتەری پەروەردە ناکەن بەڕاستی ئەوانە بوون بە عیبەیەکی گەورە بوون بە پەڵەیەکی گەورە بەسەر پەروەردەوە لەم شارە و لە هەرێمی کوردستان بەگشتی بەڕاستی ئێمە بە هیچ شێوەگەوانە بە نوێنەری خۆمان نازانین و ڕێکخراوەکەش کە بە ڕێکخراوی مامۆستایانە حەزەکەم لێرە ئاماژە بەوە بم بەڕاستی ئەو ڕێکخراوە لە دنیای ئێمەوا فێر بووین حتا لە سۆماڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکان بۆەوەن کە بەرگری لە توێژەکانی خۆیان بکەن بەداخەوە لەم کۆمەڵگەی ئێمە ڕێکخراوی یەکێتی مامۆستایان بووە بە زەخت بە ڕێکخراوی فشار لەسەر مامۆستایان یعنی بەڕاستی ئەوان لە یەکەم ڕۆژەوە دەسەڵات بەکاریانێنێ بۆ زەختکردن لە ئێمە بۆی کە داوای مافەکانی خۆمان نەکەین بەڕاستی ئێمە عیبەیەکی گەورەیە لەکەیەکی گەورەیە و ئێمە داوایان لێکەین بە خۆیان بچنەوە ناکرێت کاری ڕێکخراوی بەم شێوەیە ناکرێت بەڕاستی. بەڵێ مامۆستاوات ئەی بوو تەنها مانگرتنی مامۆستایان لە سنووری پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی و ئیدارەی گەرمیانە بوو لە هەولێر و دووەکیش ئەم مانگرتنە نییە. بەڕاستی وەڵامی ئەم پرسیارە زۆر ئاسانە ینی تۆ بێ بڵێ لە کۆمەڵگە مەدەنیەکانە 5 دەسەڵات هەیە دەسەڵاتی تەشریعی یەکەم دەسەڵاتە لە ڕۆژانی ڕابردوو ببینیمان دەسەڵاتی تەشریعی ئەتکراونێرایەوە دەسەڵاتی سێەم کە دادگایە دەسەڵاتی نییە خەڵگە فڕەندێ و ناتوانێت هیچ بڵێ دەسەڵاتی چوارم کە میدیای NRT و KNN و ئانە ئاودیو کرانەوە لە سنوورەکان دەسەڵاتی پێنجەم کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی سەرکوتەکرێن بەڕاستی چۆن ئێمە داوا بکەین هاوڵاتیەک بێتە سەر جادە کە ئەمە لەگەڵ سەرۆکی پەرلەمانە ئەم دەسەڵاتە ئاواکە ینی پێت وایە لە بەرزەختەیە ئەن مامۆستایانی سنووری پارێزیەکانی هەولێر و دۆک هەر ڕاوشیان باشە و ئیتر نایانەوێت مانگرتن بکەن؟ نانە ئەوانە هەمووی براو کە سوکاری ئێمن خۆوانە لە هەسارێکی تر نەهاتوون بەڕێزەکەم ئەوانە مامۆستان هەموو ئازارەکانی ئێمە هەستی پێکەین ئێمە ڕۆژانە سەدان کەس نامەمان بۆ نێرێ مەسجمان بۆ نێرە تەلەفۆنمان بۆ کە پێمان ئەڵێن تکاتان لێکەین دەستان ماچەکەین ئێوە ئەمەلی ئێمن
ئێمە لێرە ناتوانین بەڕاستی سەرکوتیانەکەن هەر مامۆسایە کەس نییە ئێستا بتوانێت بچێتە بەردەمی پەرلەمان بڵێ من برسیمە مناڵەکەم شیری نییە کەس نییە مامۆسای هەوڵێکە بووەکە وەکو توالێ سەرکوت کرابێنیان هێشتا بێ بڵێ بەتاکید دەیان هەوڵی ئاوا هەبووە بە هەموو شێوەیەک بەڕاستی ئێمە نازانین چی بڵێن یعنی دڵمان شانەکە کە ئەمە دەسەڵاتە پێڵێن دەسەڵاتی کوردی یعنی نەتوانی مامۆستایەک بێ بڵێ دەسەڵات من مناڵەکەم برسیەتی داوای نانە حەزەکەم لێرە ئاماژە بۆ شتێ بکەم مامۆسایەکی هاوڕێم لە هەولێرە لە پەیوەندیە کاوتی وەڵڵاهی کتێبخانەکەم فرۆشتووە بۆی کە خێزانەکەمی پێبەرم بۆ پشکنینی دکتۆر یعنی وای لێ هاتۆ کتێبخانەیە بفرۆشێ بە $200 $300 ئەڵێ کتێبی وای تایە بەقەی مناڵێکم خۆشویستووە بەڕاستی ئەمە مەئساتە لەو هەولێرەی کە ئەڵێن خەڵک وەزعی باشە و من لێرەوە بەدەسەڵات ئەڵێم ئەگەر جوزئیان خەڵکی هەولێر و دووەک وەزعیان باشتر بێ بەهۆی کۆمەڵێک فاکتەری جوگرافی یان هەر فاکتەرێکی تر من لێرەوە بەدەسەڵات ئەڵێم ئەمە زەنگێکی مەترسیدارە بەڕاستی ئەمە ناچێتە سەر یعنی خەڵکی هەولێر و دووەک ئەتوانن مانگێک ئیدارە بکەن زیاتر لە خەڵکی سلێمانی خەڵکی دووەک بە هەمان شێوە بۆیە ئەم زەنگەی کە مامۆسایان لە سلێمانی زەنگیان پێلێدا زەنگەکە بۆ بە خەبەرهێنانەوەی ئەو دەسەڵاتە کە بێباکە بەڕاستی پێڵین کە دەسەڵات ئێمە ئێوەمان لەوێ داناوەنکی نا ئێوە چی بوون ئێوە هیچ نەبوون بڵێ مامۆساوات و باسی ئەوەت کرد کە وەزیری کە بە ئیمزای وەزیرێکی محاسبەی ئەم ناوچەیە بکرێت لە پرۆسەی خوێندنە کە تاخیر بکە ئەمساڵ بۆ هەژمار نەگرێت ئەوە زیرەکەیە ئەو بوو ئەوە کرێت بەڕاستی من لێرە من بەستم وەزیری پەروەردەیە چونکە ئەوەی کابینین لە سوۆسیال میدیا ناتوانن خۆیان بە سەریحی بیڵێن لە سوۆسیال میدیا و لەو پەیجانەی کە نزیکە لەوانەوە ئاماژە بۆواکەن کە خەڵکی سلێمانی عقوبادرێ لە کاتێکە کە ئەمە پار بەهۆی ئاوارەکانەوە لە دووەک خوێندن دواکەوت و ئەمەش ڕووی نەدا ئێستا ئەم ئاماژەیە یا بۆ تەخفیفە یا بۆ ئەوەیە کە بەڕاستی حەقیقەتەوە یانەوە ئەمە لەگەڵ سلێمانیا بکەن یعنی ئەوەی کە بینیمان لە ماوەی ڕابردوو ئاماژەیەک هەیە بۆەوەی کە جارێکی تر بمانگێڕنەوە بۆ سەردەمی دوو ئیدارەی و ئەمە بە سزایەکی سیاسی مامۆسایان لەبەرەوەی مامۆسایان یەکەم توێژبوون کە هاتنە سەر خەت و داوای مافی هەموو کۆمەڵگە و پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆیان کرد لەبەرەوە پێمان وایە ئێمە وەکو ئەو مامۆسایانی کە خۆپیشاندەر بووین لەو مەیدانە پێمان وا بوو کە ئەمە ڕەنگە ئاماژەیەک بێ بۆ ئێمە بەڵێ بەڵام بوو ئەو گرفتگرتن ئەنکۆ مانگرتنی مامۆسایان لە پشودا ئەنجام نەدرا بوو لە کاتی پرۆسەی دەستپێکردنی پرۆسەی خوێندندا دەستپێکگیرە پێتوانانیە ئەمە بخۆی لە لای ئێوە و لە لای مامۆستا مانگرتنەکانەوە خوێندکار زەرمەنە بێ قوتابی زەرمەنە بێ نا ئێمە بەڕاستی ئەگەر وا بواە ئێمە ئەم خۆپشاندانەمان ماوەکەیمان کەم ناکردەوە لە ڕۆژی شەممانە ئەگەر وا بواە ئەگەر ئێمە بمانویستە زیان بە ئەوە دەسەڵاتەکە گوێ بە مامۆسانایە ئەوە دەسەڵاتەکە کە وەڵامی بۆ پێشمەرگە و بۆ مامۆستا و بۆ فەرمانبەران نییە ئێمە بەڕاستی دڵسۆزی کەسوکاری پێشمەرگەین دڵسۆزی تەلەبەکانی خۆمانین جەرگمان بۆیان ژانەکە بەڵام بەڕاستی ئێمە کە چوینەوە بۆ خوێندن ئەمساڵ خوێندکارمان هەیە ئەگری ئەبورێتەوە لەسەر ڕەحلەکانە لە برسا ئێمە بەڕاستی ناتوانین وەکو مامۆستا دەستکەین بە گیرفانمانە 250 دیناری بۆ بین بە لەفەیەک ئەمە من باسی شخص ناکەم من بۆی کە دەسەڵات تێبگە ئەم شتێکی شخصی نییە من ئایا وەکو ئاوات ئەتوانم یان ناتوانم من باسی توێژی مامۆستاکەم بەڕاستی ئێمە چەندین حاڵەت یاوەمان هەبووە لەو 5-6 ڕۆژەی سەرەتایی ئەم ساڵ کە لە دەواممان کردووە تەلەبەی کچمانەیە لەسەر ڕەحلەکە لە برسا ئەبورێتەوە کە سەیری ژانتاو و مەحفەزەکەی یەکەین دینارێ لە گیرفانیان نییە بەڕاستی ئەمە ئازارمانەدا ئێمە نەگەوەی کە ئێمە ڕاستە لە هاوینە بێموچە بووین لە هاوینە ئازارمان هەبوو بە قەرز ژیانی خۆمان دەبرە کرد ئێمە هەموو مامۆستامان هەیە من دووسێ هاوڕێ خۆم کایان ناسم ژیانی هاوسەریان پێکێناوە لە خۆشترین ژیانە لەبەر نەبوونی مادە و لەبەر دەبرنەکردنی حالیان جیابوونەتەوە بەڕێزەکەم یعنی ئێمە ئازارمان زۆرن کەواتە و تەڵەبەی توالی ئامادە بوو لە برساشە بێت لە پرۆسەی خوێندن دوانەکەوێت و بێت لەسەر ڕەحلەکە ببڕێتەوە تەنها لە پرۆسەی خوێندن دوانەکەوێت بەڵام پێتانوانی ئەمەش غەدرێکە لەوان دەکرێت کە مامۆستامان ئەگرەی تر پرۆسەیەکە تاخیرە بێ نا ئێمە بەڵێنمان بە خوێندکارەکانماندا بوو لە ڕاگەاندنەکانیشەوە بەڵێنمان بە کۆمەڵگەدا بوو کە ئێمە مامۆستاین ئێمە لەگەڵ ئازار و خەمەکانی کۆمەڵگەی خۆمانداین چۆن حەق بە خۆمانە دێن کە تەلەبەکانمان سزا بدەین یان چۆن حەقیان پێ حەق بە خۆمانە دێن کە غەدر لە وەتەن و لە نیشتیمانەکەمان بکەین ئێمە بەڵێنمان پێدا بوون بە خوێندکارەکانمان کە لە تەنانەت لە پشوشدا بێ ئێمە قەرەبووی ئەو وانانیان بۆ بکەینەوە و ئەگەر تەنانەت لە ڕۆژانی هەینیش داوام بکەین ئێمە ئەمە ئیسعدادمان هەبوو کە بە هیچ شێوەیەک نێڵین کەواتە ئەو بانگرتنی ئێوە هیچ نەتیجەیەکە بوو هیچ بەرسێکی ڕوونی لە پەیوەندیدارەکە نەبوو کە کێشەکانتان جا لەسەر بکرێت بەڕاستی ئێمە دەسەڵاتمان بەهۆش هێنایەوە بەڵام ئەم دەسەڵاتە ڕاستیەکەی ئەگەر بەهۆش بێت و بەهۆش نیە بەهۆشیش بێ ئاگای لە خۆی نییە
بەهۆشیش بێ ئاگای لە خۆی نییە بەڕاستی ئێمە ئاماژەیەکماندایە کە کۆمەڵگەکەی تۆ لە خەتەرایە ئەمەی کە تۆکەی ناکرێ بەڕاستی ینی پێشمەرگە ئێمە چەند ڕۆژە لەمە پێشۆکە و مامۆسایانە کۆمەکێکمان بر بۆ بەرەکانی پێشەوەی جەنگ لەوێ پێشمەرگەکان دەستیانە گوشینیان و تکایە مامۆسایان داواکاریەکانی ئێمە لەبیر نەکەن ئێوە ئەمەلی ئێمن ئەم دەسەڵاتە تەنها مامۆسای برسی نەکردو بەڕاستی ئەو پێشمەرگانی کەم زیادە بە خوێنیانەوە کە ئەوان لە ئێمە برسیترن بەڕاستی ئێمە بە دەسەڵات هەڵێن ئەم بێباکەی تۆ تا سەر بۆت ناچێتە سەر یعنی ئێستا تۆ توانی لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە لە مەیدانەکەی مامۆسایانی ئێمە کەناڵی NRT پەلاماری درا و کامێراکەی شکێنرا هێزی زۆریان هێنا لە ئێمەیان گرت کردەوە ئەمار بۆی کە داوا نەکەین بەڵام دەسەڵات بەهۆش خۆتاوەرەوە خەڵک ئێستا هۆشیارە ئێستا سۆشیال میدیا هەیە ئێمە ئەم خەباتە بەردەوامن بێ بەڕاستی ئێمە مامۆستاین و لێرە شۆ داواکەین. ئایا لە چارچۆی ماگرتنەکانتان هیچ فشارێکتان لەسەر هەبوو لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە؟ بەڵێ بە تاکید ئەمە پرسیارێکی زۆر جوانە من بیرم چوو ئاماژە بۆ بکەم بەڕاستی ئەمە چالاکوانمان هەیە بان کراوە لە ئاسایش چەندین چالاکوانمان چاوی لە سوور کراوەتەوە و تۆقێنراون و لە مەیدانەکە خەڵکمان بۆ نێرن کە هەڕەشەمان لێکن لەوەی لەسەرەوەی کە ڤیدیۆ تۆمار بکەین یاخود فۆتۆ بەکاربێنین و چەندین حاڵەتی تر یعنی هەرچی وەسایل هەیە بەکاریان هێناوە حیزبەکان هەر هەمویان مامۆستایان ناردۆ بۆی مامۆستایان لە مەیدانەکە سارد بکەنەوە لە خۆپیشاندان هەرچی بۆیان کردیان یەکێتی مامۆسایان کرد بە گەورەترین فاکتەری زەختکردن لەسەر ئێمە هەموو وەسیلێکیان بەکارهێنا هەڕەشەکردن بە غیابدان و بەچی هەموو شتیان کرد مامۆسایان لێکوشتین بۆ زانیاری ئێوە بینەران بەڕاستی ئێمە دوێنێ وەفدێک بووین سەردانی و قەڵاتجەمان کرد بۆ پرسێ و مامۆستایە کە لەوێ شەهید کرابوو بەداخەوە لە قەڵاتجێ 3 کەس شەهید کراون مامۆستایەک و 2 خوێندکار کە ئەمە ئاماژەیەکی زۆر مەترسیدارە بێ و دەسەڵاتە چ دەسەڵاتێک بێ کە لە خوێندکار و مامۆستاکانی ئەترسێ بەڕاستی ئەمە علامەیەکی پرسیاری گەورەیە لەسەر ئەم دەسەڵاتە. بەڵێ مامۆستا ئاوات حەسەن یەکێک لە مامۆستا مانگرتوەکان زۆر سوپاس بۆ بەڕێستان.